هاتمە تورکیا ئاڵای کوردستانە ملە پۆلیسەکان منیان ڕاگرت نزیکەی نیو ساعت من لەناو پۆلیسی فڕۆکەخانەی سەبوحەیە چی ئەوەی تورکیا بووم. پۆلیسەکە ویستی دەنگ لەسەر من بەرز کات و پەنجەی درێژ کرد بە خۆشحاڵیەوە پەنجەیەم شکاندەوە بەسەریشە هاوارم کرد وتی کوردی وتم بەڵێ کوردم سۆرانی و زازاکی و هەورامی و بادینی و کرمانجیش دەزانم تی لەگەڵم وەرە وتم نایەم ئێستا تەلەفۆن بۆ وڵاتی نەرویج دەکەم ئێوە شکایەتی بە هاوڵاتیەکی کوردی نەرویجی دەکەم. والحاصل بە گوێم نەکرد هەتا لە خۆی گەورەتر هات و منی وتی بە قسەی خۆشوەرە ئێمە هیچ شتێکی خراپمانیە تەنها دەمانەوێت لێ پێچینەوە بکەین. مەبەستم چییە؟ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەیامە ڕێک بۆ تۆیە. هیوادارم جارێکی تر لەگەڵ سەرۆک و یاخود دەسەڵاتدارانی تورکیا دانیشتی باسیەوە بکەیت چیتر سوکایەتی بە تاکی کورد نەکرێت چونکە ئێمە شانی سوکایەتی نی چیتر بۆ جۆرە مامەڵەمان لەگەڵ نەکرێت لەناو فڕۆکەخانە مۆبایلمان لێ نەسێنرێ کەس هەیە ناموسی هەموو لەناو مۆبایلە چەندی بە چەند سوپاس بۆ